ئەو نەهێنیەی لە پشت چوارپارچەبوونی کوردەکانەوە بوو. بۆچی یەکگرتووی سەخت بوو و بۆچی کوردەکان پارچە پارچە بوون؟ بیەنە بەرچاوت لە دەیەک دەژین لە نێو چیاکان، بەیانیەک لە خەو هەڵدەستی و هەمان چیات لە بەردەمە، هەمان ڕێگای تۆزاوی و هەمان بۆنی نانی گەرم و هەمان زمان کە لە منداڵیەوە بیستوتە. کەس شوێنەکەی جێ نەهێشتووە و کەس ئاوارە نەبووە، تەنانەت درەختێکی شوێنی خۆی نەگۆڕیوە. لە ناکاو شتێکی نامۆ ڕوودەدات. کەسێک خەت لەسەر نەخشە دەکێشێ وە بۆت دەرەکەوێ دراوسێکەت کە تەنها چەند هەنگاوێک دوور بووە لە ماڵەکەتەوە ئەمڕۆ لەو دیوی سنوورەکانەوەیە. تۆ لە هەمان شوێنیت، بەڵام لە دنیایەکی تەواو جیاواز. ئەمە تۆسقاڵێکە لە نامۆترین چیرۆکەکانی مێژووی ئەم دەڤەرە. خەڵکەکە نەجوڵان، بەڵام سنوورەکان هاتن و لەسەر ژیانیان نیشتنەوە. ئەمڕۆ ئەڕۆینە قوڵایی ئەم نەهێنیە. بۆچی کوردەکان چوار پارچە بوون؟ بۆچی یەکگرتووی سیاسی هەندە قورس بوو و چۆن ئەم چیرۆکە ئەمڕۆ مانایەکی نوێ ئەدۆزێتەوە؟ سەرەتا با هەڵە تێگەشتنێکی گەورە ڕاست بکەینەوە. زۆربەی خەڵک ئەپرسن ئەگەر کوردەکان لە دێر زەمانەوە هەن، بۆچی خاوەنی دەوڵەتی خۆیان نین؟ بۆچی هەمیشە لە ژێر سێبەری ئیمپراتۆریەتەکان بوون؟ وەڵامەکە سادەیە. تەمەنی خەڵک و کەلتور هاوتای تەمەنی دەوڵەت نییە. نەتەوەکان هەزاران ساڵە هەن، بەڵام دەوڵەتی نوێ بە سنوور و پاسپۆرت و حکوومەتی ناوەندی و بەڕێوەبردن و هێزی سەربازی بەرهەمی سەدەیەک بۆ 2 سەدەی ڕابردووە. هەر بۆیە کوردبوون ڕەنگە زۆر کۆن بێت، بەڵام دەوڵەتێکی مۆدێرنی کوردی بابەتێکی دیکەیە. دەوڵەت پێویستی بە بارودۆخی وردی جیاوازە. ئاسانی ئاخافتن، شاری گەورەی پێکەوە بەسرا و بەڕێوەبردنی ناوەندی، هێزی سەربازی و لە هەمووی گرنگتر حکمڕانیەکی پەسەندکراو لەلایەن هەمووانەوە. ئێستا با بڕۆینە سەر یەکەم پاڵەوانی چیرۆکەکەمان، چیاکان. چیاکان وەک هاوڕێکی نامۆوان کە مەترسی دێت دەتپارێزن، بەڵام کاتێک ئەتەوێت دەوڵەتێکی ناوەندی دروست بکەیت، کارەکەت لێ قورس دەکەن. لەبەر ئەوەی چیاکان بەواتای ڕێگای سەخت و دۆڵی دابڕا و زستانی سەخت و دەسەڵاتی ناوچەی بەهێزە. ئەمەش بۆ مانایەیە کە هەر ناوچەیەک تا ڕادەیەک دەبێتە جیهانێکی سەربەخۆ بۆ خۆی. چیاکان یارمەتی مانەوەی کولتور و زمان و ناسنامەی کوردەکانیاندا، بەڵام هەر ئەو چیانە بوونە هۆی ئەوەی دەسەڵات زیاتر ناوچەگەرایی بێت. چیاکان کوردەکانیان پاراست، بەڵام ئەرکی دروستکردنی دەوڵەتێکی تاکڕەوایان سەختتر کرد. ئێستا با باسی بنچینەکانی عەشیرەت و ناوچەگەری بکەین. ئەم بابەتە دەبێت بە جوانی باس بکرێت، لەبەر ئەوەی کەس هەست بە ڕەخنە نەکات. لە زۆربەی کاتەکانی مێژوو حکمی تاکڕەوی لاواز بووە، بەڵام خەڵکەکە پێویستیان بە ئاسایش و فەرمان و هاوکاری بووە. هەر بۆیە ڕویان کردوتە نزیکترین و باوەڕپێکراوترین کەسەکانی چواردەوری خۆیان، وەک خێزان، خێڵ و عەشیرەت و ڕیشسپیەکان و سەرکردە ناوخۆیەکان. لە ڕاستیدا عەشیرەتەکان وەک حکوومەتێکی بچووک فەرمانڕەوایان دەکرد، فەرمانیان دەردەکرد، یاسای نەنووسراویان هەبوو، بەرگری و چارەسەرکردنی کێشەکان و پاڵپشتی خەڵکەکەش بوون. ئەم شێوازی فەرمانڕەواییکردنە یارمەتی خەڵکەکەیدا بۆ ماوەیەکی زۆر بمێننەوە، بەڵام بێکێشە نەبوو. کە هێز و دەسەڵات دابەش بوو، دروستکردنی دەوڵەتێکی یەکگرتوو سەخت دەبێت، لەبەر ئەوەی هەموو هێزەکانی ناوچەکە دەیانەوێ بەشێک بن لەو دەسەڵاتە یەکگرتووەی دروست دەکرێ و دەسەڵاتی خۆیان هەبێ. وە لێرەدا ئەو پرسیارەی کە مێژوو دەنەخشێنێ دەردەکەوێ: ئەگەر هەمووان یەکگرتوو بن، دەسەڵاتی باڵا بۆ کێ دەبێت؟ ئەم پرسیارە سادەیە بۆتە کێشەیەکی جددی بۆ ئەو کۆمەلگایانەی لە نێو چیاکاندا دەژین، نەک لەبەر ئەوەی خەڵکەکە خراپن، بەڵکو لەبەر ئەوەی هەر بەو شێوەیە ژیانیان کردووە. بەڵام پەلەمەکە، ئاخۆ لەکوێوە چیرۆکی دابەشکاری دەسی پێکرد؟ پێش دڵهێزەکانی وەک بەریتانیا و فەڕەنسا دابەشکاریکی گەورەی دیکە هەبوو: جەنگی نێوان ئیمپراتوری عوسمانی و سەفەوی ئێرانی و دوایش حکوومەتەکانی ئێران. لە سەدەی 16 بەرەو ژوور
ناوچە کوردیەکان کەوتنە نێوان دوو دەسەڵاتی گەورەوە، لەلایەکەوە ئیمپراتۆری عوسمانی و لەلایەکی دیکەوە سەفەوی ئێرانی. بە درێژایی کات ئەم ڕکابەریە کوردستانی وەک ناوچەی جەنگ لێکرد. جەنگی وەک چاڵدران و دواتر ڕێکەوتنامەی قەسری شیرین دابەشکاریەکەی بە تەواوی لە نێوان عوسمانیەکان و ئێرانیەکان هێشتەوە. هەر بۆیە پێش چوارپارچەبوونیش کوردستان خۆی هەر لە نێوان دوو دەسەڵاتدا دابەش بوو، ناوچەیەک بوو کە هەردوو دەسەڵاتەکە دەیانویست بەدەستی بێنن. ئێستا ئەگەینە ئەو شوێنەی کە هەموو شتەکان تەقینەوە، جەنگی جیهانی یەکەم. دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1918 دەوڵەتی عوسمانی هەڵوەشە، کە ئیمپراتۆریەتەکە هەڵوەشە گەلێک ناوچەی لێ بەجێما و دەبوایە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. و لێرەوە بریتانیەکان و فەڕەنسیەکان هاتنە ناو بابەتەکەوە. ئەوان تەنها سێریان نەکرد، بەڵکو بە پێنووسەکانیانەوە لەسەر نەخشەکە نیشتنەوە. یەکێ لە بەناوبانگترین نمونەکان ڕێکەوتنامەی ساکس-پیکۆیە. ڕێکەوتنامەکە لەسەر ئەو ناوچە جێماوانەی دەوڵەتی عوسمانی کرا. خاڵی گرنگ ئەوەیە کە ئەم سنووردارکردنانە بە زۆری لەسەر بنەمای نەتەوە نەبوون، بەڵکو لەسەر بنەمای بەرژەوەندی و ڕێگا و کاریگەری و سەرچاوەکان بوون. دوای جەنگەکە ڕێکەوتنامەی سێڤرس ئەنجامدرا. لە ڕێکەوتنامەکە باس و خواستە بوو لەسەر فەرمانڕەوای کوردی و تەنانەت سربەخۆیش. بۆ زۆر کەس ئەمە هیوایەک بوو هەروەک ئەوەی مێژوو بۆ چاتێک وتبێتی ڕەنگە، بەڵام ئەو ڕەنگەیە بە خێرایی گۆڕا بۆ نەخێر. لە دوای چەند ساڵێک ئەو ڕێکەوتنامەیە ئیشی پێ نەکرا و ڕێکەوتنامەی لۆزان جێگەی گرتەوە. لۆزان بە ڕازیبوونی دەسەڵاتی نوێی تورکی ئەنجامدرا و کاریگەری هەبوو لەسەر نەخشاندنی سنوورە نوێیەکانی ناوچەکە و ئەو هیوایەی خەڵک لە ڕێکەوتنامەکانی پێشوو بینی بوویان بوونی نەما. زۆر خەڵک ئەڵێن دابەشکاریە نوێیەکان لێرەوە دەستی پێکرد. ئێستا با بە ڕوونی و سادەیی بڵێن چۆن چوارپارچەبوونەکە دروست بوو. دوای ڕووخانی دەوڵەتی عوسمانی یاسای نوێ جێ خۆیان گرت. ناوچەیەکی گەورەی کوردەکان کەوتە نێوانی دەوڵەتی تورکیای تازە. بەشێکیشی کەوتە عێراقەوە کە بۆ ماوەیەک لە ژێر فەرمانڕەوایی بریتانیەکان بوو. هەندێک ناوچەش بۆ سووریا کە لە ژێر دەسەڵاتی فەڕەنسەدا بوو. و بەشی ڕۆژهەڵاتیش کە لە ژێر دەستی ئێران بوو هەر بەو شێوەیە مایەوە. لە ئەنجامدا کوردەکان لە ژێر چوار دەسەڵاتی سیاسی جیاوازدا ژیان، هەر یەکە و یاسا و سیاسەت و زمانی فەرمی و زۆرداری خۆی هەبوو. و لێرەوەیە کە ڕستە نامۆکە واتا دەبەخشێ خەڵکەکە نەڕۆشتن بەڵکو سنوورەکان هاتن. پارچەیەکی گرنگی هاوکێشەکە نەوت و پرسی مووسڵ بوو. سیاسەت هەندێک جار دڕندەیە، هەندێک جار یەک بەرمیل نەوت بۆیان گرنگترە لە هەزاران دێڕی بەهێز و بەواتە. مووسڵ و ناوچەکانی چواردەوری بابەتێکی گرنگی ساڵانی 1920 بوون. تەنانەت لە کۆمەڵگەی گەلان و نەتەوەکانیش باسی لێوە کرا. ئەمە واتای ئەوەیە کاتێک نەخشەکان کێشران تەنها نەخشەی خەڵکەکان نەبوو کە گرنگ بوو، بەڵکو نەخشەی سوودمەندبوونی زلهێزەکانیش بوو. ئێستا با بڕۆینە سەر پرسیارەکە، بۆچی یەکگرتووی زۆر سەخت بوو؟ لەبەر ئەوەی مێژوو دوو پەستانی بەهێزی لەسەر کوردەکاندا نابوو. یەکەم پەستانی ناوخۆیی و سروشتی ناوچە کوردیەکان، شاخەکان و دەسەڵاتی ناوچەیی و حکمی بنەماڵەیی. دەسەڵات دابەش بوو و پێکەوەنانەوەی کاتی دەویست. یەکگرتووی درێژخایەن بەبێ بنەمای سیاسی سەختە و پەستانی دووەم دەرەکی و سیاسی بوو. کوردستان لە نێوان زلهێزە جیهانیەکان بوو. بۆ چەندین سەدە لە نێوان عوسمانیەکان و ئێرانیەکان بوو و دوایش بریتانیەکان و فەڕەنسەویەکان و دەوڵەتە تازە دروستکراوەکان. کاتێک جیهانی دەرەوە سنوورەکانی ئەکێشا، هەلی دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کوردی دوو هێندە سەختتر بوو. کەواتە بابەتەکە ئەوە نییە کە کوردەکان نەیانویست بێ، بەڵکو ڕاستیەکە ئەوەیە
کە بناغە و کات و پەستانی دەرەکی سربەخۆییان ئالۆز کرد. ئێستا با وانەکە بە ڕوونی باس بکەین. ڕێکنەکەوتن ئاساییە، بەڵام ڕێکنەکەوتن بەبێ بنەما و ئاخافتنی سیاسی مەترسیدارە. یەکگرتووی کاتی باشە، بەڵام یەکگرتووی هەتایی بەڕێوبەرایەتی پێویستە. سەرکردە گرنگە، بەڵام بەڕێوبەرایەتیەک کە بنەما و یاسای سەروەری هەبێ لە سەرکردە گرنگترە. کاتێک زلهێزە دەرەکیەکان بە پێنووسەکانیان نەخشە دەکێشن، خەڵک لە ناوەوە دەبێ یەکگرتوو و یەکدەنگ بن. ئەگەر ناسنامە بەڕێوبەرایەتی دروست نەکات، سیاست لە ساتێکدا هەڵی دەوەشێنێ و پارچە پارچەی دەکات. بەڵام ئەم چیرۆکە تەنها خەمناک نییە، جیهانی ئەمڕۆ گۆڕاوە. هەر بەشێکی کوردستان دوورگەیەکی ونبوو نییە. گفتوگۆ و میدیا و زانکۆکان و گەشت و ئەزمموی هاوبەش هەستێکی باویان دروست کردووە. ئەمڕۆ زۆربەی خەڵک تێدەگەن کە یەکگرتووی بەواتای ئەوە نییە کە دەقاودەق وەک یەک بن، بەڵکو ئامانجی هاوبەشیان هەبێت. وە لە چەند ساڵی ڕابردوودا زۆر جار بینراوە کە شەپۆلی کولتوری و مەدەنی و میدیا و هەستی مرۆڤانە لە نێوان پارچەکانی کوردستان زۆر بەهێزتر بووە. ئەمە چرۆی گۆڕانکاریەکی گەورەیە. نەوەی نوێ کێشەکانی باب و باپیرانی دووبارە ناکاتەوە، بەڵکو چارەسەریان دەکات. ئەوان سنووریان کێشا، بەڵام چیاکان وەک خۆیان مانەوە. و ئێستا دوای سەدەیەک شتێکی نوێ جێ خۆی دەگرێت، یەکگرتووی بیرمەندانە. ئەمە تەنها چیرۆکی شکست نییە، بەڵکو چیرۆکی خەڵکانێکە کە لە کۆتاییدا لە یاساکانی یاریەکە تێگەشتن و دەیانەوێت داهاتووی خۆیان بەدەستی خۆیان بنووسن. ئەمەش گێڕانەوەی من بوو بۆ چیرۆکەکە. سپاس بۆ ئەوەی تا کۆتایی ڤیدۆکە لەگەڵم بوون. ئێستا بۆ چوونی ئێوە بەلای منەوە گرنگە. ئەگەر هەر تێبینیەک، هەر ڕەخنێک یان شتێک هەیە کە پێت وایە لەم ڤیدۆیەدا دەبوو باس بکرایە، تکای لە کۆمنتەکاندا بینووسە. هەروەها تۆ دیاری بکە بەشی داهاتوو دەربارەی چی بێت. منیش لەسەر بنەمای کۆمنتەکان بابەتەکان هەڵدەبژێرم و دروستی دەکەم. لە دیرۆک ئێمە تەنها چیرۆک ناگێڕینەوە، ڕاستیەکان ئاشکرا دەکەین.